هیوادارین شەوتان پڕخێر و پڕنور و بەرەکەتی ئیلاهی بێت لە کۆتا شەوی ڕەمەزان و لە کۆتا شەوی قەدردا لەگەڵتانین لە بەرنامەی مانگی منەوە. ئەم شەویش لەگەڵ هاوکارانم گەڕاینەوەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ و باز لە تەوەرێکی گرنگ دەکەین کە ئەویش باز لە ئەدەبیات و شعر و عێرفانیەتە کە عاریفانی ئێمە هەمیشە لە خەڵوەت و لە نووسینی شعری جوان بۆ خۆی گەورە و لە کەشێکی تایبەت دابوون بە تایبەتیش لە کۆتا شەوەکانی مانگی ڕەمەزاندا کە ئیتر هەمومان دەچینەوە بەرد بارگای خوا و زیاتر هەوڵی عیبادەت دەتین و داوای لێخۆشبوون لە خۆی گەورە دەکەین بۆیە عاریفان و کەسانی شاعیری ئێمەی کورد ئیمانداران هەمیشە لە خەڵوەتدا بوون و هەوڵیان داوە خزمەتباینی ئیسلام بکەن و لە ڕێی شعرەکانیانەوە بوون بەڕێنمونکار بۆ ئێمە بۆیە تەوەری ئەم شەومان لەسەر ئەوە دەبێت. بەڕازان و خۆشەویستان کۆمەڵێک بڕگۆ بابەتی دیکەشمان هەیە دەستپێک دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتان. خۆشەویستان هەتاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان بەردەوام دەمانبینی مسلمانان ئیفتاریان دەکرد و ئێوارە خوان و بێکەوە کۆ دەبوونەوە کەشێکی تایبەتیدا بوو بە مانگی ڕەمەزان بۆیە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری هەستاوە بە ئێوارە خوانێک بلەم بارەیەوە دیمەنێکمان هەیە هاوکارانمان بۆیان ئامادەکردوین دەچینە لای ئەو دیمەنە و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. منای خۆی بەخشندە و مێرەبان بەڕێزان ئێمە ساڵانە وەک مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری خوانی بەربانگ ئامادەکەین بۆ زۆرێک لە ڕۆژوانان بە تایبەت ئەوانەی دۆست و دراوسەی مەڵبەندەکەمانن و الحەمدوللا ئەم ساڵش هەر بە هەمان نەریتی ساڵان ئەو خوانەمان ڕێکخستووە و ئێستا لە پێشوازی ڕۆژوانانی بەڕێزای میوانە بەڕێزەکان و الحەمدوللا خەڵکێکی زۆر ئامادە بووە چاوەڕوانی بانگەکەین دیارە بەربانگکردنەوە و نان بەربانگ ئامادەکردن بۆ ڕۆژوانان ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە ئێمە ژوەک خۆمان پێمان خۆش بووە کە لەو خێرا بەشدار بین کە ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی زۆر جار بە خەڵکی ئەڵێن ئیحتیمام بەم بۆنانە بدەن ئێمەش بەپێی ئیمکانی خۆمان حەزەکەین هەموو جار لەم بۆنانە ئەوە بەشدار بین بتوانین ئەم مەراسیمانە ئێمە وەکو خۆشمان ئەم شەعائیرە دینیانە زیندوو بکەینەوە بەو مناسبەوە ئێمەش ئەم بەربانگەمان ئامادە کردو. ئەمڕۆ 27 ڕەمەزان پێمان خۆش بوو وەکو مەڵبەند بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنەکانی 1 و 2 ناوشار ئێوارە خوانێک بۆ ئەندامان و دۆست و لایەنگرانی خۆمان ڕێک بخەین بە هیوای ئەوەی کە بتوانین لەم ڕەمەزانایە کەش و هەوایەکی برایەتی بۆ ئەندامانی خۆمان ڕێک بخەین و برایان پێکەوە لێرە بتوانین خوانێک پێکەوە بخۆین و پێکەوە بۆ چەند ساتێک کاتێکی خۆش بەسەر بەرین. دڵم ویساڵ بکەم بە جیلوەی جوانی نورتەوە
دەستی نزام ڕوو لە تۆیە دێمە حزور بە شەرمەوە خدا ئیستیقامم بەرێ دەست بە حەبلی تۆ بگرم بم کە حەماڵی دینەکەت کۆڵی نەجات بوون هەڵگرم هاتووم بەبێ تەقەی دەرگا دەزانم قاپیت واڵایە کەسێ داوای تەوبە بکە خۆشەویستی خوددایە بۆیە ئەم دڵەی منیش ڕوو لە تۆ داوا دەکا تا بە قەڵەمی غوفرانت واژووی عەفواتی من دەرکە. سڵاوتان لێ بێت ئازان دووبارە هاتنەوە خزمەتان لە تەوریەکەمی بابەتی ئەم شۆماندا باز لە عیرفانەت و مناجات دەکەین لە ئەدەبیاتی کوردیدا زانین بەگشتی مناجات تا چەند ڕنگدانەوەی نێو کۆمەلگای کوردیەوە تا چەند کۆمەلگای کوردی و شاعران گرنگی بە مناجات و بابەتە شعرەکانی نێو ئاینی پیرۆزی ئیسلام دەدەن هەروە باز لەوە دەکەین کە ئایا لە ئێستادا هیچ گۆڕانکاریە کراوە لەو مناجات و لەو شعرە ئاینیانی کە لەم سەردەمەی ئێستادا هەیە و بەگشتی باز لە مناجات دەکەین و باز لەوش دەکەین مانگی پیرۆزی ڕەمەزان تا چەند ڕنگدانەوەی هەبووە لە نێو مناجاتی نێو شاعران و ئەدیباندا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان باوەستا ئەیوب ئەنەبی شاعیر مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بێ ئاخوا مامۆستاگەر سەرەتا باز لە عیرفانیەت بکەین یاخود باز لە مناجات بکەین پێما بێر دووکە بابەتی جیاوازن کەمێک باز لەو دوو بابەتەمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحیم سەرەتا داوا لە خوای پەروەردگارەکەین ئەم چەند ڕۆژەی کە لە خزمەتمانجی ڕەمەزان ئابوون و بەرەو کۆتا ساتەکانی نزیکە بینەوە خوای پەروەردگار پەرستشی هەموو لایەک قبول بکە ئینشاءالله و ئێمەش کاتە یەکێک لەو عەبدانی خۆی کە پەرستەکانمان قبولەکات و دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ میوانداریتان دەستەکانتان خۆش بە زۆر سپاس بەخێر بێت. ئەلبەتە کاکە دانیازیان مناجات و عیرفانیات دوو بابەتی جیاواز و گرنگی پێدراون هەر لە وەک ئەڵێ لە دنیای بوونی مرۆڤەوە هەتاوەکو ئەمڕۆ بە تایبەتی کاتێک کاڵین عیرفانیات و مناجات ئەوە تایبەتە بە پەیوەندی نێوان عەبد و خواوە بەڕاستی وە شتێکی ترمان بە دینیە جیاواز نییە لەمە وەکەڵێ مڵک و تاپۆی ئەم دوولایەنەیە خۆی پەروەردگار لەگەڵ عەبدەکەیە شتێکی تر نییە بە ناوی مناجات و عیرفانیات کە ئەم سنوورە بپەزێنێ بەڕاستی بڕاتەوە ناو ماڵی کەسێکی تر جا هەر لە مێژەوە وەک ئەوترێ ئەم پەیوەندیە هەبووە ئەم پەیوەندیە ڕەنگە ئێستا چێ هات بێتە سەر پەڕی کاغەز یا لە سەدەکانی ڕابردووترا بە شێوازێک لە شێوازەکانی کە خۆی نمایش کردبێت ئەلبەتە پێشووتر ئەم مناجات و عیرفانیاتە لە ئەست عەبدەکانی خۆی پەروەردگارا بوون تایبەتمەندیان بە خەڵوەت داوە و تایبەتمەندیان بەو مناجاتە داوە ئەکری ئەمە بیجێڕینەوە بۆ سەردەمی ئەشکەوت کە سەدەفی ماڵی جوانیە بەڕاستی عیرفانیات و ئەو مناجاتە کە پێغەمبەری خوا عەلی نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام بەر لەوەی وەحیشی بۆ داوەزێت لە ئەشکەوتا مناجاتی کردو لەگەڵ خۆی پەروەردگارەوە هەموو پێغەمبەرانی تریش ئەوە هەر وەکو سەرەتا و وەگەڵێ سەربوردەیەک لە جەوهەری مناجات و عیرفانیات کە خۆی لەوە سەرچاوە ئەگری ئەوەی کە من لێم خوێندوێتەوە لێی حاڵی بووم بەڕاستی چونکە جۆرێکە لە قسەکردن و گفتوگۆکردن وەکوی کە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام گفتوگویان لەگەڵ خۆی پەروەردگارا کردو هەرێکێک بە شێواز و بە میکانیزم و بە ئالێتێک بەڕاستی و پێغەمبەرێکیش تا پێغەمبەرێکی کە فەزڵ و منەتی زیاتر هەبوو لای خۆی پەروەردگار ئەوە هەرێکیشیان بە شێوازێک تەقدیر کراوە لای خۆی پەروەردگار و بۆ هەر سەردەم و کاتێکی خۆی ئەم مناجاتانە دروست بوون. زۆر باش مامۆستا ئێمە بابەتەکەمان تا بڵێ تۆزە پێناسە کرد و باسی عیرفانیەت و مناجاتمان کرد بەڵام با باسێک لە ئەزمموی خۆت بکەین سەرەتا چۆن دەستتدا شەعر یەکەم ئەزمونت کەی بوو وە چی بووە هاندەرت کە دەست کرد بە شەعر نووسین؟ بەڵێ وەڵام من حەزەکەم لێرەوە زۆر سپاسی باوشی بەڕێزم کەم بەڕاستی طبعا من لە ساڵەکانی هەفتاکانە لەدایک بووم بیرمە لە سەلامەت بێخوا بیرمە لە ساڵی 1979 مزگەوتی عەنەبی خۆمان ئەکرایەوە مزگەوتە تازەی کە پارساڵی شەر تامیرەشی تازە کرایەوە لە ئیفتتاحی ئەو مزگەوتە بەڕەحمەت بن گۆڕیان پڕ نور بێت جەنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا شێخ سدیقی سەرگەت و زۆر مەلا ئەحمەدی خانەقا و ئەوانە زۆر سمبولون کەسە دیارە ئیسلامیەکانی ئەو سەردەمە حوزوریان هەبوو لەو مەولونامە جالبەتە دوایش دێمە سەرەوەی مەولونامەیەکە لەو بیزگە گرنگانی کە جیهانی شعری مناجات و عیرفانیات و ئەدەبیاتی ئیسلامی بەرەو پێشەوە بر لەو قۆناغی خۆیان بەڕاستی
من بیرمە لە ئەو سەردەما لە قوتابخانە بووم حەزم لە شێعر و ئەو شتانەیە کرد باوکیشم شێعرێکی نووسی بوو بۆ منی نووسی بوو وتی تۆم شێعرە بخوێنەوەی تر لێرەوە دەست بکە شێعرەکەش زۆر جار باسم کردەوە ڕاستی حەزەکەم جارێکی کە شەر بۆ تازەکردنەوەی شێعرەکە بە ناونیشانی عەبدێکی خودا بوو عەبدێکی خودام ئەیوبە ناوم قورئان باوەڕمە هەتاکو ماوم ئەمە یەکەمی شێعر خۆت نووسی ناوە باوکم بۆی نووسی بەڵام خۆم تۆزێ دەستکاری وەزن و قافیە و ئینم کرد لە ڕاستیە ئەو بەڵێ دوایی تر وتی ئەمە زۆر چاکە بیخوێنەرەوە کاتە باوکت هەندەر یەکەمت بەڵێ باوکم یەکەم هاندەرم بووە الحەمدولایە سەژەر خۆی لە ژیان ئاما و دەستی شیە دوو کتێبی شێعری و ئانەشیە لەخوا بەزیاوێ جا شارەکە بۆ دەست پێکە عەبدێکی خودام ئەیوبە ناوم ئەو بە ناوی منەوە نووسی بووی عەبدێکی خودام ئەیوبە ناوم قورئان باوەڕمە هەتاکو ماوم داوام لە تۆیە خودای نامەکان بیخەرە دڵم حروفی قورئان بەڵکو فێر ببم ڕێبازی ئیسلام ببێ بە چرا بۆ هەردوو دنیا گەنجی تێکۆشەر زۆر باش تێکۆشە خوێندنی قورئان بکە بە پیشە خوێندن و مانای زۆر چاک بزانە چرایە بۆ تۆ گەنجی زەمانە مانایان زانی باو با پیرمان قورئان حەکەم بوو بۆ تەکبیریان ئەوە یادگارێکی زۆر جوان یادگارێکی زۆر جوانە حقیقەت وە پڕیەتی لە تەوعیە و ڕێنمایی و ئامۆژگاری و بۆ خۆی وەک ئەوترێ مەلحەمەیە کە لە بانکخوازی بەڕاستی تایە چونکە ئەو سەردەمە بتێنێتەوە بۆ زمانە سادەوە بەتایبەت بۆ ئەو تەمەنەش بەڵێ ئەوە یەکەمین ویزگە بوو ئیتر لەوە بەدواوە لە قوتابخانە چوونە ناو جیانی وەگەڵەیە چالاکیەکانی قوتابخانە بە شێعر و شان و ئەمانە و ئیتر من بەردەوام بووم بەڵام شێعرانەم نەچوە سەرپەڕی کاغەز و ڕۆژنامە و گۆڤارەکان بەڕاستی بەس هەڵم گرتوبانێکم هەڵگرت بوو نووسی بوون ئەتوانم بڵێم دەرکەوتنی شێعرم و کە چوە سەر لاپەڕی ڕۆژنامەکان هەشتا بوو کاتێک ئاوارەی ئێران بووین هەشتا شتێکم نووسی بەڵام دەرفەت نەبوو بێت ئەویش هەر لەسەر زوڵموستەمی ڕژەمی پێشوو بەڕاستی ئەو زوڵموستەمانی کە ئەکرا بەڕاستی لەژێر ناونیشانی زاڵم بوو ئەتراوە تۆزێک وەگەڵێ شەکوا و جۆرێک لە پارانەوە ئەوانە بوو بە ناوی زاڵمەوە کردبووم خوایە بۆچی ئێمە هەمیشە بەشمان بەدەست زاڵم وەیە لە ناوماندا دایم گریان و باوکە ڕۆیە بەشم ژیانمان هەمیشە تاڵە بە شێوەی ژەهری مارە لەبەر ئەم زاڵمە ستەمکارە نالەبارە تا کۆتایی بەرحەڵ ئەوە ئەو دەست پێکووی نانەبوو زۆر باشە ماوەسایان ئەگەر باز لە گەشە سندنی شعری مناجاتی بکەین لە نێو ئەدەبیاتی کوردیدا بەچەند قۆناغ دەستی پێکرد لە کێ و دەستی پێکرم گەشە سندنی مناجات و شاعیران کێ بوون هاتنە سەر ئەم گەشە پێدانە و ڕۆتی ئەدەبیاتی مناجاتیان گرتە بەر خۆی لە ڕاستیا توانین بڵێنەوەی کە پێوتێ مناجات و عیرفانیات لە شێعرا بە تایبەتی لە بەرهەمە ئەدەبیەکانە سەرەتاکەی بۆ حوجرە و تەکیە و خانەخانەیە گەڕێتەوە کە شاعیرانی ئەو سەردەمەی وەکو نالی و مەحوی و مەولەوی و بێخود و ئەمانە بەڕاستی دەستیان یاوەتی ئەوانە بروزیان کرد بە شێعر و بە شێعری مناجات و بە عیرفانیات بەڵام ئەلبەتەمانیش بەرگراوند و پاشخانێکی قوڵیان هەیە هەر لە سەردەمی زێڕینی ئیسلامەوە کە تر ئەسڵی سەدری ئیسلام دەست پێکات پێشتریش وەکو شێعر عادەتەن هەر بووە وەکو ئەم جۆرانەوە جیدرانی کەعبە بەشێکە لەو ململانە شێعری لەو وەگەڵێ ڕوبەڕووبوونەوەی شاعیرانەی و سەردەمە بەڵام دواتر کە شاعری ئیسلامی دروستە بێت و حەسانی کوڕی سابت و عەبدوڵای کوڕی ڕەواحە بەڕاستی ئەمانەی کە خۆشمان بە بارگراوندی ئەوانە و ئیشەکەنە و شێعرە مناجاتیان نووسن خۆیان ناخەنەوە ژێر وەکەڵێ تەپ و تۆز و غوباری سەردەمی جەهالەت شێعریان بۆ شتێکی کە نووسی بێ ئەمان دێن لە تەکیە و خانەقاکانەوە لە میحراب و بڵندگۆی مزگەوتەکانەوە لە قوبەکانەوە دەست پێەکەن ئەزان ئەمانە وەکەڵێ سمبول و سەکۆ و قوبەی ئەو کارەیە کە بە بارگراوندە ئیسلامیەکەی ئێمە ئەمانوێ ئاش بینەوە لەگەڵ خوا و بە زمانی شێعر قسە لەگەڵ خوا بکەین ئەمە قۆناغی یەکەمە کە لە تەکیە و خانەقاکانە بەڵام ئەمە بەڕاستی تەجاوازی نەکرد یعنی هەر وەکو ئەڵێن نەچووە دەرەوەی مزگەوت و خانەقاکان هەر بۆ خۆیان کۆڕی زیکر و عشق و تەهلیلە و چەهچەهەی سۆفیەت و ئەو موسڵمانانی کە لە پێشینە ئاینیان بە ئێمەگەیان خوازای خێران باتەوە بەو تەریقەتە تا ئەو قۆناغە بوو قۆناغێکی کاریگەرترمان هەیە کە کاریگەری هەبوو تەمان قۆناغ بە قۆناغ کاریگەرترە ئەوە قۆناغە وەکوڵێ قۆناغی دەستپێک و سەرەتایەکە لە ناو چوارچێوەی ئەدەبیاتی کوردی ئەڵبەتە ئێمە ئەدەبیاتی عەرەبیمانێ لە مێژە و پێشتریشن لە ئێمە بەڕاستی بەڵام باز لە وەگەڵێ قەزیە ئەدەبیاتی کوردیەکەین دوای ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوو
بەڕاستی ئەمە دیسان ئەم مناجات و عیرفانیاتە ئەم شعرە ئیسلامیانە لە شێوەی کلاسیکە تا پێش ئەژی و ئەوانیش دێت دووبارە سنوورێک ئەپەزێنێ بۆ خۆی ئەم سنوور پەزاندنەواتە مزگەوتەکان ئەکاتەوە ویزگەی یەکەمی بەڵام دێت ئەمجارە لەسەر سەکۆی مەولودنامەکان و یادی هیجرەت و یادی بەدر و یادی ئەو حاڵەتە ئیسلامیانەی کە ئیسلام بروزی کردو تیاگەشەی کردووە ئەو بۆ بوناسەبەتانە خۆی ئەنوێنە جارێکی تر ئەوەش قۆناغێکی کێ پێم وا بێم قۆناغیان قۆناغێکی هەستیارترە لەوەی کە وەگەڵێ جەراعەتخوازی پێوە دیارە لە قۆناغێکە وەگەڵێ لەسەر سەکۆی مزگەوتەکانەوە هاتووەتە سەر وەگەڵێ بە زمانێکی سەکۆی فیستیڤالەکانی یادی مەولود و هیجرەت و ئەو بۆنە ئیسلامیانە و یاخود جاری وا هەیە بۆ نمونە لە مەسەلەن شەیدکردنی کەسایەتێکی ئیسلامیە کۆچکردنی کەسایەتێکی ئیسلامیە زانایەکی ئیسلامیە دووبارە شاعیرانی ئەو سەردەمە هاتوون سروتێکیان بۆ ڕۆحی پاشی ئەو نووسی بێت ئەوە قۆناغێکێ قۆناغی دوایەوە دەست پێکا قۆناغی هێشتاکانە ئەتوانین ئەمە بڵێن قۆناغێکی زۆرتر کاریگەرتر لەسەر چی هاتووە شعر ئەبێتە بەدیل شعر ئەبێتە بەدیلی ئەو تەوژمە ئەدەبیە خورافیات و وەک ئەڵێ لابەلایی کە گەنج فری و ئەدا بەڕاستی دێ ئەم شاعیرانە لەو سەردەمەی خۆیان ئەگەر بە داوای لە بردنەکەی نەگەر هەنێک ناو بێنین و هەنێکمان لەبیر چوبێ و خوانە خواسە ئەمدی نییە لە شتاکانە جوتیارمان هەیە کرێکارمان هەیە بێدارمان هەیە شوانهەورامیمان هەیە ئەمانەمان هەیە بەڕاستی ئەمانە بروز بە شعر و مناجات و ئەدەبیاتی ئیسلامیە دەن ئەمانیش خۆیان بۆ خۆیان هاتن قۆناغی سەکۆی مەولودنامەکان و بۆنە ئیسلامیەکانیان گواستەوە سەر ڕووپەڕی ڕۆژنامەکان و لە چاپدانی کتێبەکانیان بە ناوی چرۆی باوەڕ و بێداری و هەروەها سۆراغی ژیان و ئەمانە وەکەڵەیە چەمکێکی زۆر زۆر گرنگ و کاریگەر بوون لەسەر ژیانی گەنجی ئەو کاتە کە معلق بوو بە چیوە بە بانخوازی ئیسلامەتیەوە ئەشتوانین بڵێن ئەمە جارێکی تر وەکو چۆن قۆناغی مەکە و مەدینەمان هەیە لە سەردەمی بانخوازیە نهێنی و ئاشرا تا ئەو قۆناغەش بەڕاستی ئەم قۆناغە دیسان قۆناغێکی کاریگەر بوون مامۆستا ئەو سەردەما ڕژەی بەعز ڕێگر نەبوو لە خوێندنەوەی شعر مناجاتەکان لە مزگەوتەکان لە کۆڕ و کۆبوونەوەکان هیچ ڕێگرێک نەبوو لەو بابەتەدا ئەزانی چی خۆی چۆن ئێستاشیە مەسەن وەزارەتێکی ناوی ئەوقافە خۆی بەداخەوە ئەناگەر وەکەڵێ دەوڵەتێکمان هەبێ ناوی دەوڵەتی موسڵمانان بێت هەموو وەزارەتەکان ئەبنە وەزارەتی ئەوقاف بەڵام بەداخەوە ئێستاکێ هەرتە نایەک وەزارەتی ناوی ئەوقافە وەگەرنا هەمومان موشی وەقفی ئیسلامن لە ڕاستە بۆ مەمنوعی ئەوەیە چۆن ئێستا کێش مەسەلەن دەرفەتێک هەیە بە ناوی مەولودنامەوە کەسێ پەیامێکی خۆی عەرزەکات و ئەجندایەکی خۆی تەقدیمەکە بەداخەوە نێجارە ئەجندا ڕوە سیاسی و ڕامیارەکەشی وەرگرتووە لە ئەو بۆنانە بەداخەوە بەڵام ئەو کاتە نا بە پێچەوانەوە ڕێگری ئەکرا لە چی ئاهاتن خۆ دێڕ بە دێڕ جاری وایە ئەو چەند کەسانی باسم کرد ڕەنگە زیاتر لە دەیان جار ڕوبەڕووی لێپێچینەوە و سزایین بووبێ بەڵام لەبەر ئەوەی لە بۆنەیەکی گەورە و گرنگی وەکو یادی لەدایک بوونا وەکو مەولود کە ئەو سەردەمە باو بووە کراوە پێم وانێ زۆر بەو شێوازە بوو بێت کە بڵێ ئەمە شتێکی عەمدیە و دەستهەنقەسیە کامان هاتوون تەحەدای شتەکان بەڵام لە هەمان کاتە ڕێخۆشکەرێک بوو وەسیلەیەک بوو ئامراز و هۆکارێکی کە بوو بۆ گەیاندنی پەیامە پیرۆزەکەی لێت ناشارمەوە بە ئێستاشەوە شعر کاریگەری خۆی هەیە لەسەر هەر ڕژێمێک بەڕاستی جاریواوە شعرێکە دنیا عشلەقێنێ بەسەریەکە و گۆڕانکاری دروستەکات و شۆڕش دروستەکات و بەڕاستی حکوومەتێک ئەخا بەلایەکە زۆر لە شوێنان و لە تاریخە هاتووە شێرانە حەسانی کوڕی سابت ڕەزا ڕەحمەتی خوای لە پێغەمبەری خوا پێ فەرمێ فیداکەمی و بی ئێرمی یعنی بە شعر جوابیان بەرەوە بیان ڕوخێنە بیان ترسێنە یعنی جاری وا هەیە هاتووە فەرمێ شعرێکی حەسان لەسەر هاتووە بەقەدەر چەندین ڕم و شمشێر کاریگەری بووە لەسەر شۆڕش و لەسەر بەرخودانی کاری ئیسلامەتی لەبەرەوە ئەو شاعیرانش کە دەستیان بە مناجات کرد بەو شێوازە هاتنەم قۆناغە ئەگەر بکرێ قۆناغی دوای ئەوەش مامۆستا ئەگەر زۆر ئاماژە بە مێژۆکەی بین ڕەنگە زۆر دوورژێ نتوانین حەقی پێ بکەین بەڵام باسێک لە ئێستا بکەین ئایا لە ئێستاە ئەم مناجات و عیرفانیەتە بەرەو کێ ڕۆیشتووە و ڕنگدانەوەی چییە لەسەر تاک لەسەر کۆمەلگا لەسەر خێزان بە تایبەتی لە ئێستادا ئەمانەوێت جەخت لەسەر ئەو بکەینەوە بڵێ من سەربودێکی خێرایی گەمە قۆناغی کۆتایی کە وەگەڵێ لە 90ەکانەوە تا 2000 بەڕاستی ئەمەش خۆی بۆ خۆی قۆناغێکی تر بوو
بەهۆی ئەو تەوژمە ئیسلامی و ئەو ڕابوونە ئیسلامی توانی کاریگەرتر دەرکەوێت بەڕاستی خۆی بخاتەوە سەر لاپەڕی ڕۆژنامەکان و گۆڤارەکان و شاشە و تیڤەکان بەڕاستی ئەمە قۆناغێکی زۆر ئەستیارە ئەوانش چەند قەڵەمێک هەبوون وەک ئەوترێ پێویست ناکە ناوی ئەرێکیان بەرین بۆی خوانەخواستە دڵگرانی شتێک نەبێ بەڵام ئەوە دیار بۆ ئەو ناوانی کە پێشتر بردمان لەم سنووری خۆمانە سنوورێکی وەگەڵێ فراوان تر نەبووە لەوەی کە ئێمە هەنگاوی بۆ بنین ئەوەی کە لای من معروفە و ڕەنگە لە شوێنەکانی تری شاشعیرانی ترە بەڵام قسم ئەوەی بە تایبەتی کاریگەریەمان نەبوون ئەوەی کە ئێستا کاریگەری مناجات و شعر بەڕاستی لە دوای 2023ەوە واتە قۆناغێکی کێیە کە ئەتر ئەتوانم بڵێم جارێکی تر دوای ئەو تەجروبە و ئەزمونە پڕ چەرمەسەریە کە بەسەر میلەتی کووردا هات بە هەڵخەڵەتاندنی کۆمەڵێ شانامە و ڕازاندنەوەی شعر بە هەڵخەڵەتاندنی گەنجان جارێکی کە شاعیران و دەستڕنجینانی ئیسلامی بەڕاستی کەوتنە ئەوەی کە قەڵەمەکانی خۆیان هەسان بدەن لە مناجاتە ئێستا مناجات بووەتە سەنگەرێک و بووەتە چەکێکی تر و بووەتە بەڕاستی نقطەیەکی حرەسیاتی تر لەم ئاینە پیرۆزی ئیسلامی ئەوەشمان بیر نەچێت بەڕاستی بەڵام بەداخەوە مالئەسەف ڕەنگە میدیای چ ئیسلامی چ غێری ئیسلامی وەکو میدیایکی ڕسمی نەیتوانی بێم حەقیشی پێ بدات ئەوە ئێستا لە ناو سۆشیال میدیادا ئەوەندەی کە مناجات ئەبینین و ئەوەندەی کە داعیوبان خوازەکانی شتا لە ڕێی شعر و مناجاتەکانەوە کاریگەریان لەسەر کۆمەلگا دروست کردووە ئەلبەتەمانش بە قۆناغبەندی ئێسار مەلایشی گەورە و بەڕێز کە لەسەر مینبەرەکەی وتارێکەدا دێت یەکسەر فەرمێ مەولەی وای فەرموو مەولانا وای فەرموو نالی وای فەرموو چونکە بۆ ڕەبتێک هاتەوە بۆ تەریخەوە لەبەرەوە پێم وابێ ئێستا مناجات بروزی کردووە لە گەشە سندندایە ڕۆژ بە ڕۆژ و دەیان و سەدان دیوان و کتێب و پەڕاوی عیرفانیات و مناجات نووسراوە زۆر باش ماوەستا پێشەوی وەڵامی پرسیارەکە وەنیاوێت پێمان خۆشە گوێ بیستی بەرهەمێکی تر بین لە بەرهەمەکانە زۆر گفتوگۆمان کرد بە تۆزێک شاریش بخێنین ئینشاءالله وەڵامە شەر گفتوگۆیە کە بە شێوەی مناجات لەگەڵ خۆی پەروەردگارە فەرموو خودایە کە هاتمە بوون دایکم یەکەمین پەیوەندی من و تۆی ڕێک خست باوکم نزای ڕێگای ئاشبوونەوەی تۆی نیشاندام هەمیشە و هەردەم دایکم دەیگوت ڕۆڵە لای لایە ڕۆڵە لای لایە لەم لای لایەی ئەودا لا ئیلاهە ئیلەڵای تۆی نیشانەدا و بە باوکمی دەگوت فێری خواناسی و ڕێناسی و یەکتاپەرستیکە خودایە لە باوک و دایکم خۆش بە خودا ئەوان تۆیان بە من ناساند و منیش فێری فڕین بووم بۆلات بەم زمانە پڕ لە چێژی ئاشنایەتی تۆوە دەستم پڕ کردووە لە دوعا تا لە فڕین بەردەوام بم خودا پەروەردگارە بە مشتێ دوعای ئیبراهیمەوە دێمە حزور تا بتوانم ئەم دڵەی خۆم ئاوەدان کەم بەهێنانی ناوت نیشتیمانم تڕکەم بە نزای رب اجعل هذا البلد آمنا من نەزانم خدا تۆ چەند خوایەکی بەڕەحمی و خۆشم چەند بەندەیەکی عەجوول دەزانم تۆ چەند خاوەنی بێشوماری نیعمەتی و منیش چەند بەندەیەکی کەنود لە سێبەری بێوەفایی ئایەتی ئین الئینسان لڕەبیه لەکەنود ئەبینم لە بەخشینی ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خەوف بەڵام قاڵم لەسەر پێچیکردنی فەرمانەکانی تۆ بۆیە هەمیشە خۆم دەدەمە پاڵاستانەی لێبوردەیت و بەدەم حەسرەت و گریانەوە پەشیمانی دەرەبڕم ئای خوایە گیان خۆی میێرەبان ئای خوایە گیان خۆی میێرەبان ئەگەر میهری تۆ نەبێ خودا تاوانەکانم وەک تیغی قەسابم بڕێ و لە سوچەکانی گونادا ئەم هەسارەی ئاوەدانیم چۆڵەکات ئەم هەسارەی ئاوەدانیم چۆڵەکە کە با پیرە پێغەمبەرمان ئیبراهیم نزایی بۆ کرد تا ئەو کات شوێنێک نامێنێتەوە پشوو بدەم هیچ چیرۆکە نابیستم باسی ئاوەدانی دڵ بکە ئەی خودای تاقانەی نیگا
خوایە گیان کاتێک لێت دوور بم تۆ هەر نزیکی لێم و دەستی میرەبانی خۆت بەسەر جەستەی وشکەڵاتی مندا دێنی و پێم دەڵێی بەردەوام بگەڕێرەوە بۆ نیشتیمانی ئاوەدانی فێرمەکەی هەمیشە بڵێم اللهم اغفر لي ذنبي ووسع في داري وبارك لي في رزقي ئەی تەجەلا ئەی خاوەنی بوونەوەر ئاسمان وەرز و وشکانی و ئاوەدانی و تەواوی دەریا خوایە گیان بەم عەجولەی خۆمەوە بەر لەوە یاریمەنەکانی گوناه بانگم بکەن من دەنگیان لێدا بڕم بۆ ئابەت تا لە جیلوەی کەماڵی تۆ بگەم بە سەرمەت خوایە گیان لە گەورەیت ڕاماوم و بە شەرمەوە بە دەستێکی لەرزۆکەوە مناڵی خۆمە بینم و جورئەتی ئەوە ناکەم شوێن پێی سەفەری یارانی ئەشکەوت هەڵگرم و ناوی خۆم بنێم ڕێبوار چونکە هێشتا لە سەرەتای ناسینی ڕێبواری تۆداین ئەی خوایە گیان چەند بێ شعورین ئێمە لە شعوری ناسینی تۆدا چەند ساناین لە تەنیایی وەرزی گەڕانەوەدا بمبەخشە خوددا بمبەخشە خوایە گیان چەند خالقێکی بەسۆزی بۆ مەخلوقاتت ئیلاهی بمبورە من پریاسکەی ئەم سەفەرەم تەنها ناوی تۆیە هیچی کە نازانم حەوسەڵەی خەمی ئەم توێشەبەرەم تەنها نامەیەکە بیگەیەنمەجێ خوایە گیان مۆڵەتم بە و بەردەوامم کە ئەم گوڵە خوێنەی نێو ئینجانەی دڵ لە زەمینی ئایەتی وەسارعوا إلى مغفرة من ربكم سەوزکەم خوددا بۆ ئەوەی بە ئاگاییەوە لە هەموو قیامێکدا سوورەتی فاتحە بخوێنم و لە هەموو نوچێکدا سوبحانە ڕەبیە الأعلا بکەمە ڕەشماڵی فراوانی داپۆشینی گوناه ئەی خوایە گیان خۆ دەست خۆش مامۆستا هەستمە کرد لە خوێندنەوەی شعرەکانتە بە تەواوی وجودتەوە چیتە ناو شعرەکانتەوە ئەمە ئەگەر خۆشە بە تەنیاوی دەرپێت خۆشە بەم ئیلهام و بەم شێوازە شعرەکان بخوێنیتەوە چونکە پێم وا بێت ئەم جۆرە ڕۆحێتێک دەدا بە شعرەکە کاتێک زیاتر ئەگاتە دڵ زیاتر گوێگەر پێی خۆشە تا کۆتایی بیستی شعرەکان بێت من حەزەکەم یەک شت هەم بۆ جەنابیشت و بۆ بینەرانیش وەگەڵێ لە مەسەلەی شعر و نووسین و ئەدەبیاتە جیاواز لە عیرفانیات و شعریتر بخەمە ڕوو ئەویش ئەوەیە مناجات و عیرفانیات ڕاستی یەخە بە شاعیر ئەگرن یەخە ئەگرن پێی بنووسێت بەڕاستی ئێستا لەگەڵ ڕێزما شاعیرمان هەیە خۆی یەخەوە شعرەگری ئەمە بەڕاستی شعرێکی وەگەڵێت تەندروست نییە چۆن وەگەڵێ زۆر لە خۆیان بەس شعر یەخەت پێ بگرێ جوانترە بە تایبەتی مناجات عادەتەن مناجات و عیرفانیات یەخەت پێگرێ حقیقت ئەمە دیارە ئەم نووسینانە من لە کەشوهەوایەکی ئارامش و لە چۆڵەوانی و لە شێوازێک لە شێوازەکانی خەڵوەتا بەڕاستی و لە تێڕامان و فیکردکردنەوە لەو هەموو دەستەواژە و ئاياتە قورئانیانەی کە باز لە ئاوەدانی ڕۆحەکەن کە باز لە ئاوەدانی سەرزەویەکەن کە باز لە ئەو هەموو چیرۆکانەکەن کە خۆی پەروەردگار دوایی دێمە سەری ئەم مرۆڤەی بەڕاستی بۆ ئاوەدانکردنەوەی زەوی دروست کردووە ناچێتە ناو ئەوهینەوە جا لەبەرەوە منیش هەر لەو چوارچێوە الحەمدلله خی گەورە هیدایەتی داوم و ئیستیقامی پێبەخشیوم خی گەورە زیاتری کا لە سەرمان منەتی خوا زۆرە بە سەرمانەوە ئامین ئینشاءالله مامۆستا بەسێک لەوە بکەینەوە کە کاریگەری و ڕەنگدانەوەی شعر و مناجاتی عاریفان لەسەر کۆمەلگا لەسەر تاک لەسەر خێزان چ کاریگەریەکی بەجێهێشتەوە چ ڕەنگدانەوەکی داوە وەڵاهی ئەلبەتە هەموو شتێکەکە ئاماژەم پێکرد شعر و مناجات و عیرفانیات بەڕاستی کاریگەری خۆی هەبووە و ئەوەشی کە باسم کرد شعر بۆتە سەنگەرێک بەڕاستی بۆتە تفەنجێک بۆتە هێزێکی مقاومە و لەگەڵ ئەوەشا بۆتە خۆراشێکی ڕۆح ئەومان بیر نەچێت چونکە مناجات خۆی بۆ خۆی لەگەڵ ڕۆحا ئاوێزانە بێت لەگەڵ ڕۆحا تێکەڵاوە بێت لەگەڵ ڕۆحا گەشە و نماکات ئەوەی کە لە مناجاتە ئایبینی تەنها گفتوگۆیەکی عاریفانەیە لەگەڵ خالقێکدا هیچی کە نییە زیاتر ئەگەر سنووری خوای بەو شێوازە خوانەخواسە بەرتەس کردەوە ئەو پەڕیدێتەوە خوارە بۆ پێغەمبەران و پیاوساڵحان بەڵام سنووری خواوەندە فراوانە هەر ئێوێ لەگەڵ خوا قسە بکە هەر ئێوێ لەگەڵ خوا قسە بکە ئەو ئاەت و حەدیسانش کە لەسەر پێغەمبەران هاتوونەتە خوارەوە یاخود سەرزاری پێغەمبەران خۆیان بوون دووبارە دەچنەوە ناو بازنە فراوانەکەی خۆی پەروەردگار کە ئیتر وا لە ئینسانەکە
ڕۆح گەشەیە کاتەیە کە ڕۆح گەشەی کرد وەک ئاماژم پێکرد ئەم ڕۆحە لە ئێستاتیکای خۆیەوە بەرەو ئاسمانی خولود ئەڕوا بەڕاستی ئیتر وا هەست ناکات بەڕاستی ئەمە کائینێکی مجەسەم و کائینێکی مادەیە کە لە بەردەم کۆمەڵی خەڵکە وەگەڵێ دەستەمۆ کراوە و پەیوەند کراوە بە هەنێشتی ژیانێکی دنیایەوە چونکە ئەم ئاوێزان لەگەڵ ڕۆحاکە کاتێک وەکۆ فەرمێ قولی ڕوح من ئەمری ڕەبی بەڕاستی ئەم ڕۆحەش تێکەڵاو بە ئاوێزانی ڕۆحی خوا بێت ئیتر بۆیە لێوە کاریگەری لەسەر دڵ و دەروونەکانە بێت ڕەنگە زۆر جار من زەلام هەیە عنی شک ئەبەم التیزاماتێکی دینیە بە سەراحەت پێت بڵم بەڵام التیزاماتێکی ئەخلاقی هەیە شەو ڕۆژەڵێ گوێ لە مناجات بگرم تێر ناخۆم چونکە ئەو ڕۆحیەتە ڕۆح ئاسوودەیەەکە جا ئینسانەکان کە ئەگەر لە بازنەی دینداری لایەندا زۆر جار هەڵ دێنەوە سەر بازنەی ڕۆح ئەو بازنەی ڕۆحش دیسان وایان لێ کات خۆی پەروەردگار هیدایەتیان پێبەخشێت لە دوجارە بە حەقت مانێ و نەمانێت چونکە کاریگەری ڕۆح زیاتر و گەورەتر لە کاریگەری مادە و جەستە زۆر باشەوە سایەنەوەی دەرفەتمان و نەبێت پێمان خۆشە گوێبیستی بەرهەمی تر بین گەرە من لە خزمەتانە مەڵا بەسەر چاو گەر نازان بڕۆینە چۆوە گەر کوێت پێ باشە کام شعرت خۆت پێت خۆشە لەسەر ڕەمەزان هیچ نییە مامۆستا من لەسەر ڕەمەزانی شەمەوەڵا بەس با ئەمەش بخێنمەوە دوای لەسەر ئینشاءڵڵا خدایە من تنۆکی فرمێسکەکانم لەبەر تۆ باراند دەزانم تۆش چەند میهرەبانی و چەند خوایەکی پاداشتی خێری خوددا خدایە من و ئێمە و ئەوان چاوەڕێی لێخۆشببوونی تۆین دەزانین چەند لێبوردەی بۆیە ملکەچی خۆمان تۆمارەکەین ئەی خودای جوان ئیلاهی لە بەردەم یەک سات لە گەورەی تۆدا ڕاماوم و بۆ خۆشم نازانم لەو ساتەدا لە چ گۆشەیەک ستار بگرم لە گۆشەی نوێژێکدا دەتبینم چەند جوان گوێت لە نزاکانمە لە سوچی ڕۆژوویەکدا دیسان دەتبینن چۆن خەندە بۆ بەربانگی من دەکەیت و یەک پارچە سکوونەتگا دەبەخشی تەلاشم ئەی خوای میهرەبان خوایە جان یەقینم پێتە بۆیە هەمیشە مشتم پڕ دەکەم لە نزاو بە سینەی صافی خۆمەوە دەمەوێت وەفاداری بکەمە سیمای ئایەتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون خوایە جان هەمیشە و هەردەم گەورەی و بەخشندەی و لێبوردەیت جڵە و چێشم دەکا تا چێش لە بینینی نەسیمی تووبوا إلى الله توبة نصوحا وەرگرم و بە ئەمانەتەوە سواری کەشتی ژیان ببم ئیلاهی لەوەتی هاتوومەتە بوون هیچ نەبوون یەکم شک نەبردووە جگە لە بێوەفایی نەبێ بەرامبەر ئاستانەی تۆ خدایە لێم خۆش بەخوایە جان من گوناهبار تۆش خوایەکی ڕەحیم و ڕەحمان من بەم بچووکی و بەم بێدەسەڵاتی خۆمەوە ئەحتیاجی گەڕانم بەدواتە بۆ ئەوەی نهێنیم فرمێز ڕژانم بۆ خواسوڵحانێک بخەمە سەر ڕەفەی یەکتا پەرستی و سبەی لە مەحشەری حەقیقەتدا ببنە خەندە و ڕوخساری درەوشاوم پێشنا بێ خوایە گیان کە من دێنایە بوون خێرا باوکم جاری دۆستایەتی تۆی بە گوێمدادا و منیش بڕیارمدا وەجهی خۆم لە ڕووی دڵی خاچێک تڕکەم کە دەمگەیەنێتەوە بە تۆ ئای ئەمە چ عێشقێکە و چ گڕی موحیبەتێکە ئەسراری ئەم نامەی منە بۆ خوددا خوایە گیان ئیستیقامەی بیستنی ڕۆشتنی خۆتم بۆ عەتاکە تا نێو چاوم لە کڕنوش ڕاموسێ بۆت فرسەقی گەڕانەوەم بۆ لای خۆت بەردەوام کە تا لە بەردەوامی سوزدەگای ئەم عیشقەدا نەمامی موحیبەت سەوزکەم خوایە گیان بمانگێڕە لەسەر نشینانی کەشتەکەی پێغەمبەر نوح بمانگێڕە لەسەر نشینانی کەشتەکەی پێغەمبەر نوح و پەنامان بە لە کوڕەکەی خوایە گیان چونکە دەزانین بە پێچەوانەی شەپۆلی زریانی شەوە بچین هەر دەگەڕێینەوە بۆ شەپۆلی فەئینەه ملاقیکم دێینەوە بەردەستی خۆت ئیدی کەی کاتی سەرکەشیە لە ناو کەشتی و دەرەوەی کەشتیشدا بین دیسان دێینەوە بەردەم شەپۆلی خۆت خوایە گیان لە شەپۆلی بێوەفایی بمان پارێزە و سەوڵی نەجات بوون بخەرە دەستمان و لە شەپۆلی بێ ئیمانی ڕزگارمان کە و بمایان گەێنەرەوە کەناری ئارامی خوایە گیان بەم هەموو بێنەزاکەتی خۆمەوە ئیعتراف دەکەم کە تاوانبارم بەڵام دڵیشم خۆشە خوددا
بەڵام دڵیشم خۆشە خوددا کە تۆ دادوەری تەنها تۆیت حساب بۆ مسقالە زەڕەیەک دەکەیت خوایە گیان هەرچیم داوا کرد پێت بەخشیم خوایە گیان هەرچیم داوا کرد پێت بەخشیم سوپاس خوایە گیان ئێستا داوای ئیستیقامە و وەفاداری دەکەم ئێستا داوای ئیستیقامە و وەفاداری دەکەم بۆ بەردەوامی و خواناسی و پڕکردنەوەی کاتەونەکانی تەمەن خوایە گیان پێمان عەتاکە و پێمان ببەخشە حەڵاڵ تەمەنی بۆ خوا سوڵحانمان پێ بەردەوام کە بۆ خواژیان و فرمێسکی چاوی پەشیمانی لە گوناهی سەرپەچی و تاوانمان لێلادا خوایە بمان بەخشە بە گەورەی و میهرەبانی خۆت خوایە گیان دەستە خۆش مامۆستاگیان مامۆستاگیان نەبێت مامۆستا پەیوەندیکی تۆکم و دروست لە بینی شاعیر و ئەوەی کە عیرفانە دەنووسی لەگەڵ خۆی گەورە تا چەند کاریگەری و ڕنگدانەوەی جوانی دەبێت لەسەر تێکستەکانی و وشەی جوان و تێکستی لە دڵەوە هەڵقوڵاو دەنووسێت طبعا کاکدانەر بەڕاستی ئیمامی شافعی کاتێکە فەرمێ الئیمان يزيد بالأعمال الصالحة وينقص بالأعمال السيئة بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی ئیمان نەتوانین بکەین بە چەق و وەگەڵێ زائیدەکەی سەر هەموو حاڵەت و جموجوڵێکی ئینسان کە لە هەر بوارێکا بێوە گەشە بە ژیانی خۆی بدات بەڕاستی ئەگەر ئیمان نەبێتە ئەو پەرژینە بەڕاستی مناجات عروج ناکات ئەگەر ئیمان نەبێتە ئەو سەنگەرە بەڕاستی عیرفانیات گەشە ناکات ئەگەر ئیمان نەتوانێت ئەعمالی حەسەناتی خۆی بەرزتر کاتەوە بۆ لای خۆی پەروەردگار ناتوانێت هەمیشە هەردەم خۆی پێون کا لە جوانیەکانی ژیان نمایشی جوان بکات چونکە جاری وا هەیە مۆلانا قسەیەکی جوانی هەیە دقیقاً پێم وایە نەسەکەی ئاوایە ئەڵێ گرنگەوە نییە ئێمە چەندێک ئایەت و حەدیث لە زاچیرەمانە سەوز بوو و وەگەڵێ لە بەرمان کردو و دەرخمان کردووە گرنگەوەیە یەک ئاەت لە ئەخلاقمان سەوز کردوێ لە ژیانە بەڕاستی ئەوەش چیەوە بەرهەمی ئیمانە لەبەرەوە ئیمان ئەتوانێت ئەو کاریگەریە دروست بکات کە ئەو عەلاقە ڕۆحێ لە بینی خوا و مەخلوقەکەیە کە ئینسانە بیست زۆر باش مامۆستاگیان برادران دەمێت کە پێمان دەڵێن دەرفەتانەمە زۆر سپاس بۆ ئامادەبوونی حاجی ئەیوبانەوی شاعیر کە لەگەڵمانە بووی مامۆستاگیان ماندوو نەبیت و دەستەکانە خۆش بێ بۆ شارانی کە پێشکەش کردین خۆش بێ سەلامەت بێ خوا بژیرمان خۆش بێ زەحمەتی کێشە ئەو تێکستی کۆتایی هەبوو ئەگەر مامۆستاگیان ناچێشەنیە لەبەر خۆتان ڕاستەکەی دەستەکانە خۆش مامۆستاگیان شۆماندوومان کوردی گەورە پاداش باتەوە مەمنون بەڵازان و خۆشەویستان لە سەی سادق لە مزگەوتێک ئێوارەخوانێک ڕێکخراوە بۆ موسڵمانان پێکەوە بینەری دەبین. زیاد لە 5 ساڵە وەکو ئێرە لە سیسایق لە شوێنی کەش خی گەورە قبولی کە هەر خەریک بووین و دروستمان کردووە بەڕاستی ئیتر لە پێناوی ئەوەیە بەڕاستی ئەمە کۆمەڵێ لە مێژووی نەتەوەکەی خۆمانە کۆمەڵی کولتوری جوانمان هەبووە و بەردەوام لە مزگەوتەکانە خواردن هەبووە و خەریکە کاڵبوونەوەیەک ڕووی کردووەتە ئەم کولتورە جوانی ئێمە کە لە ناو کوردەواریە بەڕاستی کۆمەڵی کوردی بۆ جیاکرێتەوە و من بەڕاستی هەست بە بەپرسیایەتی بەوەی کە حەزم کرد کە ئەم کولتورە بۆ نەوەکانی داهاتوومان بەڕاستی زیندووکەینەوە ووای لێبێت کە دیسانەوە دوای ئێمەش نەوەکانی داهاتوومان لەم کولتورە جوانە بێبەش نەبن. ئێمە وەکو خەڵکی گەڕەکی شێخان و مزگەوتی شێخان دەستخۆشی لە بەڕێز مامۆستا سیروان ئەکەین ماوەی 5 ساڵە خۆبەخشانە مادوونە ناسانە بەدلێکی گەرمە و بە جۆشێکی تایبەتیەوەیەت لە پێناو ڕەزامەندی خوای گەورە و دەخۆشکردنی ڕۆژەوانانی مزگەوتی شێخان
ئەم کارەی لە ئەسۆ گرتووە چەند سەعاتێک بە دەوری ئەو منجەڵە و دروستکردن و ئامادەکردن و لە دەوری ئاگرێکی بەهێز بە زمانی بە ڕۆژۆ بە ڕاستی دەمی وشکە بێ هیلاک ئەبێ مانووە بێ دەستخۆشی لێ ئەەکەین. پرۆژە جوانە خواردنە گێڕن خورما گێڕن ئەم خواردنەی کە دروستکراوە گێڕن سەرەتا پێش هەموو شتێ داوای جەزاکەین لەخوای گەورە مێرەبان کە جەزان نەفەوتێ. ئەو فەرمودەی پێغەمبەری خوا مژدەیەکی خۆشە بۆ ئەوان بۆ هەمومان هەر کەسێ ڕۆژووی ڕۆژەوانێ بشکێنێ خوای گەورە مێرەبان بەقەدەر ئەو کەسێک کە ڕۆژەکەی گرتووە خێری بۆ نووسێ. خۆشەویستان ئەوەی بینی چند تەوەریەکەم بوو لەگەڵ مامۆستا کە باسی مناجات و عێرفانیەتمان کرد. ئێمە لە مانگی ڕەمەزانە بە درێژەی مانگی ڕەمەزانن لەگەڵ هاوکارانم لەگەڵ هاوکارانمان لە کۆنتڕۆڵ بەردەوام شەوانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هاتینە لاتان و کۆمەڵێک بەرنامەمان پێشکەشکردن. هیوادارین لەم مانگەدا توانی بێتمان شەوەکانی ئێوە ئاوادام بکەین و ئاوێتە بووین لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆزدا و توانی بێتمان کۆمەڵێک گفتوگۆ بکەین شەوانە و کۆمەڵێک باز لە پەرست و عیبادەتەکان بکەین و مانگی ڕەمەزان بە خۆشی و بە ئاوادانی بکەینەوە. داوا لە خوای گەورە دەکەم لە کۆتایی ئەم مانگەیە ئێمە و ئێوە لێ خۆشبووانی ئەم مانگە بکە و توانی بێتمان خزمەتێک بە ئێوەی ئەزیز و خۆشەویست بکەن و بەرنامەکەتان بەدڵ بوو بێ. ئێمە گەشتینە کۆتایی و لە کۆتاشەوی مانگی ڕەمەزانی پیرۆزە کۆتایی بە بەرنامی مانگی من دەهێنین. زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵتان بووین. هیوادارین سەرجەم بەرنامەکانتان بەدڵ ببێت و لە کەم و کورتی و هەر ڕەخنە و کەم و کورتیەک ببورن کە لە بەرنامەکەدا ڕوویدا بێت. بەڵازان و خۆشەویستان ئەگەر خوای گەورە تەمەنمان باد ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوودا بە بەرنامەیەکی نوێ و بە کۆمەڵی بابەتی نوێوە دووبارە دێنەوە خزمەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەخوازین کە میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بووبین و توانی بێتمان سوودێک بە ئێوەی ئازیز بگەین لەم مانگەدا و داواکاری نەخوای گەورە کە لە گوناهی هەمومان خۆش بێت و تاعەت و ڕۆژووی ئەم مانگە پیرۆزەمان لێ قوڵ کات تا بەرنامەیەکی دیکە. ئەوەش لە بیر نەکەین کاک دانیار زۆر ستافی سپاسی ستافەکانەکەین ئامادەکاری بەرنامەکان بەڕاستی ماندوو بوون بەهۆی ئەوان و ئێمە توانیمانە تا کۆتایی مانگی ڕەمەزان لەگەڵ ئێوە بەردەوام بین. دووبارە زۆر سپاسیانەکەین لێرەوە و خواتان لەگەڵ بێ. خواتان لەگەڵ.